إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الكلام كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. سلام إخوائي جورتان ليبي میوانانی ماڵی خوا، السلام علیکم ورحمة الله وبركاته. ومێدەوارین لە پەروەردگار داوا دەکەین بارانی بەڕەحمەت ببارێنێ بەسەر هەموو لایەکمانە. اللهم ئامین. ئازیزان و خۆشەویستان، وتاری ئەمڕۆ ئەتوانین بڵێین تەواوکەری وتاری ڕابردوومانە. ئینسان چۆن داوا بکە لە خوای پەروەردگار لە کاتێکە ئەگەر ئێمە زیاتر احتیاج بووین. هەموو کات و ساتێک مرۆڤەکان احتیاجی پەروەردگارن، بەڵام هەندێک کات پەروەردگار تاقیمان دەکاتەوە. لەو تاقیکردنەوە بزان ئێمە قەدری نیعمەتی خوا دەزانین یان نا. ئەمەیە زۆر جار ئەو کارانە خوای پەروەردگار ئەنجامی دەدا لەگەڵ بەندەکانیدا. خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ یا ئەیوە الناس، ئەی خەڵکینە، نافەرمێ یا ئەیوە المؤمنون یا ئەیوە المسلمون، ئەفەرمێ یا ئەیوە الناس، ئەی خەڵکینە بە مسڵمان و بە کافر. ئەوەی مرۆڤە، ئەوەی ڕوحا لە بەریدا بە مرۆڤە. خوای گەورە جار ئەدا بە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام پێیان بڵێ بە مرۆڤەکان هەموویان ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. واتە مرۆڤەکان بە تێکڕا هەموویان بەرامبەر بە ئەڵڵا گیان، هەموویان چنێکیان هەبێ لەسەر زەویدا. ئەگەر دنیا هەمووی هین تاکە شەخصێ و مرۆڤێک بێ لە دیوانی خوادا هەر هەژارە، هەر فەقیرە. ئەبێ ئێمە ئەوە بزانین ئینسان زۆر جار خوای گەورە لە دنیادا پێی دەدا ئەگە وریان نەبێ شەیطان لە خشتەی ئەبا، نەفسی خۆی لە خشتەی ئەبا، چونکە وا دەزانێت زۆری هەیە بەڵام لە دیوانی خوادا زۆر کەمە. ئەبێ وریا بینێمە کاتێک پەروەردگار تاقیمان دەکاتەوە هەر کات و ساتێک یەکێ لەوانە لەوەیە باران بێ. نیعمەتی باران لەوەیە هەندێکمان نەزانین، زۆرینەمان خزمەتی ئەو بارانەمان نەکردبێ. خوای گەورە بەرووبوومی ئەو بارانەی دەرهێناوە، ئێمە لە باتی ئەوەی سوپاسی خوا بکەین، شکری لەسەر بکەین، ناشکریمان کردووە. لەوەی ئەوە سەبەب بێ یان سەبەبێکی تر تاوان و گوناح، یان سەبەبێکی تر فێڵ و تەڵکەبازی لە یەکتری، تایبەت لە مامەڵەدا لە بازاردا قۆڵبڕینی یەکتری بە هەرچی ناوێک بێ. ئەمانە هەمووی دەبێتە هۆکار، و لەمانەش زیاتر هۆکارێکی ترەوەی جار جار خواگیانەی گرێتەوە. شەرت نییە هەر بارانێ بگیرێتەوە ئیلا گوناح و تاوان بێ. ئەمەش مەفهومێکە ئەبێ ڕاستی کەینەوە ئێمە. وامەزانن هەرچی کاتێ باران گیراوە ئیلا تاوانە سەبەب نا. تو ئەگەر وا بێ لە زمانی پێغەمبەریشدا باران نەباریوە، پێغەمبەرانی ترش، بەڵام زۆرینەی تاوانە، زۆرینەی گوناحە، زۆرینەی قەدری نیعمەتی خوایە، زۆرینەی بۆی بزانین نیعمەتی خوا بەدەستی خوایە، بەدەستی بەندە نییە، لێمان تێک نەچێ. ئەبێ وریابین چونکە پەروەردگار ئەم بارانە دەگرێتەوە بۆ ئێمە. ئێمە نوێژە بارانەیەکمان کرد، باران هەتا ئێستا نەباری، ئەبێ قۆناغی تری دەست پێ بکەین. ئایا بەوە نەبوو چی بکەین؟ ئەبێ بڵین ئەو کەسانەی هەیانە، ئەو کەسانەی ئیمکانێتیانەیە، ئەو کەسانەی خاوەنی حەیواندارن، با ئاژەڵێ لە پێناوی خوادا سەر ببڕن، خوێن بڕێژن بۆ پەروەردگار. ئەمش سەبەبێکی ترە پەروەردگار کە ئەمە ببینێ لەوەیە بێتە سەبەب و باران بارێ. وەک چەند لادەیە کردویانە یان چەند کەسێک یان چەند مسڵمانێک، خوا لە هەمویان قبول کا لەم هەفتەی ڕابردوودا. و ئەبێ ئەمە بەردەوام بێ ئەوەی هەیەتی و ئەوەی بە تایبەتی کە
مەڕ و ماڵاتی هەیە بە تایبەتی ئەوانە با لە پێناوی خوادا حیوانێک بێنن سەر ببڕن بۆی خوای گەورە دەروی ئاسمانمان لێ بکاتەوە دەروی زەویمان لێ بکاتەوە بارانی بە ڕەحمەت ببارێنێ بەسەر هەموو لایەکماندا ئەمەش هۆکارێکە لەو هۆکارانە من داواکارم ئەوانەی کە هەیانە ئەم کارە پیرۆزە جێبەجێ بکەن بۆ ئەوەی بێتە سەبەبێک و هۆکارێک پەروەردگار بۆمان باران ببارانێ ئەگە باران بارێت چی سوودی هەیە ئازیزان خۆشەویستان بارانبارین پەروەردگار ئەفەرمێ وَيُنَزِّلُ عَلَيْكُم مِّنَ السَّمَاءِ مَاءً لِيُطَهِّرَكُم بِهِ ئەو بارانە دەبارێ پاکمان دەکاتەوە کاتێک سەربارەکانمان سەربانی خانووەکانمان شوێنەکانمان هەمووی لە هاویندا خۆڵ دەگرێت تەم دەگرێت مەجاریەکانمان دوو لە ڕووجەنابتانەوەی گوێرێمانە هەموو شوێنەکان کە باران دێ دەیبا مرۆڤش وایە مرۆڤەکانی جەستەمان باران لێماندا ئەڕوا ئەو تەبیعەتە ئەگۆڕێ ناخت دەگۆڕێ دەرت دەگۆڕێ ژیانت بۆ دەگۆڕێ باران بۆیە پەروەردگار ئەفەرمێ ئەو بارانەی کە دەبارێ بۆی پاکتان کاتەوە پاکمان بکاتەوە لە حەقد لە بغض لە کینە ئەمانە سەبەبن ئازیزان خۆشەویستان حەسوودی یەکێکە لە سەبەب کە باران نابارێ ڕق و قینە لە یەکتری و پاشقل لێدان لە یەکتری یەکێ لەوانەیە ستەم و زوڵم یەکێ لەوانەیە ئەمانە هەمووی لەناو ئێمە مەوجودە ئازیزان و خۆشەویستان طەبەقەیەک لە حەوت طەبەقەی ئاسمانن ئەژین طەبەقەیەکش لە ژێر عەرزن بەڵام بۆ ئەوەی جەنابتان تێبگەن خەڵکانێکەیە خواخوایەتی بژێوی ژیانی دەرکەوێنی مەڕۆ بژی خەڵکانێک شەیە گیری کردووە بە دەستی پارەوە نازانێ پارەکەی چی لێ بکە باش لە جارێک داتە یەکێکش لە دڵی نایە خۆی بیخوا ئەوەی خوا و وەک بەرزی بارانش دەرئەچێ و ئافێتشی ئەبێ و کەسش ناڵێ ئازیزان و خۆشەویستان وریابین ماڵی حەرام یەکێکە لەوانەی سەبەب کە عیبادەت قبول نابێ ماڵی حەرام یەکێکەوەیە کە دوعا قبول ناکە ماڵی حەرام یەکێکەوەیە کردەوەکەت لەسەریت ئەوە نەبەردوە نابێ دووشەمەکان و پێنجشەمەکان ماڵی حەرام لقمەی حەرام عیبادەتت لێ قبول ناکە ماڵی حەرام لقمەی حەرام بەینی خوا و تۆ دەبڕێ ئەی بچڕێنێ ئەبێ وریابین ئازیزان وریابین وریای خۆتان بن پارەی حەرام مەخۆن وەڵڵی هەر پارەی حەرام دەخۆی لە جەستەدا مسقالە زەڕەیە گۆشتی پەیدا بکەی ئەو گۆشتە مستحەقە ئاگری جەهەنەم بیتوێنێتەوە وریابن ئێستا نەکوا پارە بخەنە بەردەمتان بۆی لوشی کەن بۆی بیخۆن وریابن ئازیزان و خۆشەویستان دنیا دەڕوا و تەواو دەبین هەمومان بەخوا ئەوەی پارەدار بێ هەر ئەڕوا ئەوەی بێپارە بێ هەر ئەڕوا ئەوەی مەسوول بێ هەر وەک من و تۆ دەڕوا درهەمێ ناخەنە ناو قەورەکەی ناخەنە گرفانی لە کفنەکەی تا گرفانی نییە هەمومان دەگەڕێینەوە بۆ دیوانی خوا ماڵی خۆتان کاول مەکەن بە حەرام با نان و ئاو بخۆی لەوەیە باشترە کەوا تۆ لەگەڵ ستەمکار و زاڵمێک و بۆی لقمەی حەرامت داتێ بۆی فۆرمیان شتی هەرچی ڕەنگێک بێ هەمومان چاکە زانین حەرام و حەڵال لەکوێدایە پێویست ناکە تەلەفۆنکەی بیشەرعینی بۆ خۆت بۆی لاف لێدەی بۆ شتێ بەشکەم مامۆستا فڵان و فیسان وتی حەڵاڵە یان حەرامە هەمومان چاک دەزانین حەرام لەکوێدایە و حەڵاڵش لەکوێدایە هەر ئیشێک هیلاک بووی بۆی مستحق بووی عارەقت بۆی کردەمە حەڵاڵە ئەمە نەبوو حەرامە ئیتر هەموو مامۆستایانی دنیا حافتوا دووەدا بەخوار حەرامە خۆ چاک دەزانی ئەبێ خۆمان وریابین ئازیزان و خۆشەویستان بۆ کێ دەیکەی بۆ منداڵ بۆ خێزانت ئایا ئەوان فریاد لە قیامەتا دەکەون بۆ کێ دەیکەی بۆ حزبەکەت فریاد دەکەوێ بۆ کەسوکار عەشرەت فریاد دەکەوێ نەخێر نەخێر هەمووی دەگەڕێتەوە لەسەر قەبران بە تاقی تەنیا لە قەبردا دەمێنیت و خۆر و خۆت و کار و کردارت ئەم کار و کردارت ئەگەر چاک بێ فریاد دەکەوێ ئەگە خراپ بێ نەکبەتی و قوربەسەری بەسەرت لەو کاتەدا هیچ کەسێ نییە فریاد بکەوێ ئەبێ وریابین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئاماژە دەکات دەڵێت کارێکی تر ئەوەیە کە خەڵکانێک واز بێنن لە چی ما ترك قوم الأمر بالمعروف والنهي عن المنكر خەڵک واز بێرێ لە چاکە و خراپەش بەربڵاو بێ خەڵک حەقی نەبێ ئەمە یەکێکە لە سەبەب چیەی پێغەمبەری خوا ئیلا لەم یەسمعوا دعاءهم خواجان دوعاکانیان نابیستێ زمانی هات خراپە زۆر بوو خراپەکاری زۆر بوو کەس ناویت مەیکەن
ئەمە خراپە، ئەمە باش نییە، بێدەنگ بوو هەمووی، خراپە و خراپەکاری زۆر بوو و هەوڵیانش نادا چاک بکەن، بێدەنگ بوون. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە دوو عوقوبەیان ئەدا، یەکەمیان ئەوەیە دوعایان لێ قەبوڵ نابێ، ئەو مرۆڤانە دوعایان لێ قەبوڵ نابێ. دووەمیانە فەرمێ وەلەم تەرفەعوا ئەعمالەهم، کردەوەکانیانش لەسەریان بەرز نابێتەوە، خوا پەنامان بدا. ئەبێ وریابین ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم حەدیسەدا ئەفەرمێ پێمان ئەبێ دڵەکانمان پاک کەینەوە لە دووڕوویی نیفاق. لەناو ئێمەدا زۆر زۆرە ئازیزان و خۆشەویستان، زۆر زۆرە نیفاق دووڕوویی. إن المنافقين في الدرك الأسفل من النار، عقابیان لە کافر خەتەرترە، ژێری 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 جەهەنەم منافق لەوێدایە، کافر پلێ لەسەر ئەوەیە. منافق دووڕوویی، دڵش شتێبێ، ڕەنگ لە ناوە شتێبی، لە دەرەوە شتێبی. ئەم زەمانە هەمووی زۆرینەی وایە، پاشقل لێدانە، ها لەگەڵتایە کاتی قسە دەکەی سێرەکەی جاسوسیت لە جەرەکە، سێرەکەی دوعات لێەکە، پشتێ لێەکە شتی تر دەڵێ. ئەبێ وریابین. ئەمە پێغەمبەری خوا فەرمێ دڵتان پاککەنەوە، کیبر خۆ بەزلزان، خۆت بە گەورە بزانی. ئەمەش صفاتێکە لە ناو ئێمەدا زۆرە. یەکێتر لەوانە حەسوودی، و یەکێتر لەوانە ڕیا، یەکێتر لەوانە منەتکردن، خەڵکەیە خێرەکە منەتەکە، خەڵکەیە زەکاتەدا منەتەکە، خەڵکەیە هەموو شتەکانی تر. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا فەرمێ درۆکردن، غەیبەتکردن، نەمیمەکردن، چاوپیسی، ئەمانە هەمووی، خواردنی حرام، کڕین و فرۆشتنی حرام، ئەمانە هەمووی سەبەبن ئازیزان و خۆشەویستان، ئەبنە سەبەبی وەرگرتنی دوعات لای خوا قەبوڵ نابێ، و ئەبێتە مایەوەی کار و کردارج لای خوای پەروەردگار قەبوڵ نابێ. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەچینەوە، ئەمە ئامۆژگاریە بۆ هەموومان، بە منەوە پێشی ئێوە و لەگەڵ جەنابتانشدا. هیچ قەومێک نییە ئیلا ئەم پێنج سیفەیتیا بڵاو بێتەوە، خوا پێنج عوقوبەی بۆ دەنێرێ. وتیانەی پێغەمبەری خوا کامەیە صلی الله علیه وسلم؟ فەرمووی یەکێ لەوانە فاحیشەیە، خراپە و خراپەکاری، داوێن پیسی. تەسەورەکەن لە وڵاتی ئێمەدا فاحیشە گەیەتە چی ڕادەیەک. من لەم هەفتەی ڕابردوودا شتێکم بیست لە سلێمانی بەداخەوە، وەڵڵاهی جێی ئەسەف و گریانە. پیا وای لێ هاتووە لەگەڵ پیاوی تردا خێزانی دەگۆڕێتەوە، بێزار بووە لە خێزانی. فاحیشە چیەتە چی ڕادەیەک؟ یعنی خێزانی لەگەڵیا دایگۆڕێتەوە، وەڵایان پیان ئافرەتەکە تاقەت پیاوەکەی نەیە ڕوا بۆ لای پیاوێکی تر. خوا پەناماندا. باسی ئەوە ناکەین شوێنی فاحیشە و زیناکردن، شوێنی خراپە و خراپەکردن بە عەلەنی بە ئاشکرا. ئەمە چی ئەگەیەنێ ئازیزان و خۆشەویستان؟ ئەمە ناوی بنێین سەقافەت، ڕۆشنبیری هەمووی. ئەمە چی دەگەیەنێ؟ ئەمە دەگەیەنێ پێغەمبەری خوا فەرمێ ئەگە فاحیشە لە ناوتانە بڵاوە بوو، ڕیبا خواردن، قۆڵبڕین، بەس پارە پەیداکردن، نەزانین مەزدەرەکەی لەکوێیە، بەس پارەمان بێ، قەسرمان بێ. دوێنێ ئێمە چوینە ئەم ڕۆژانە چوینە شوێنێ لە سلێمانیدا خانی وا هەیە، یەک خانی بەچەنێ بێ باشە، لەوەی هەموومان نەتوانین بیکڕین دانیشتین، بە 100 دەفتەر یەک خانی. هەیە ئەبێ ئەمانە لەکوێن پارە خەیاڵیان هێنابێ، لەکوێ پەیدای کردبێ، ئەبێ چەنێ ئیلاک ببێ بۆی. 100 دەفتەر خانیە، خەڵکەیە نازانێ دەفتەر چییە، بیخەبەردەستی نازانێ حەسابی کەی. دەفتەرێکی بێ لە خۆشیدا لەوەیە تێک بچێ. مرۆڤی وامان هەیە، کەسی وامان هەیە، کەسێکمان هەیە لێیە قەومێمە ئەمەنە باسی یەکەین لە مزگەوتەکان و لە ڕاگەیاندن فەقیرە، هەتا عیلاجێکی بۆ دەکەین حەیای دەبین، بۆی 4 دەرهەمی بۆ پەیدا بکەین. بەداخەوە چینێک لە ئاسمان، چینێ لە 7 تەبەقەی زەوی. خوا ئەم نەعەدالەتیە قەت قەبوڵ ناکا، و قەتش لەگەڵیان نییە، و هیچ کاتێکش لەگەڵیدا نەبووە. ئەبێ ئازیزان و خۆشەویستان هەرچی کاتێ دەرگای خراپە و خراپەکاریمان کردەوە، خوای گەورە تووشی چیمان دەکا؟ پێغەمبەر گیانە فەرمێ تووشی ئەوەیە کە نەخۆشی تاعون کە بینیمان بە چاوی خۆمان. ها ئێستاشە دەرسین ئەو تاعونەیەکێ لەوانە و ڤایرۆسانەیە، ئەو نەخۆشیانەیە، ئەو نەخۆشیە پیسانەیە لە ناوماندا. جاران نامانزانی تاعون چییە،
بەڵام ئێستا بینیمان بە چاوی خۆمان بەواقع بینیمان خۆشەویستان و دۆستانمانی بردەوە و ترساین هەمومان و ڕوحمان گەیە قڕوومان لە ترسا زۆر جار. ئەمە پێغەمبەری خوا فەرمێ. دووەمیان فەرمووی هەرچی کاتێ بازار غەش و فێڵی تیا کرا، غەش و فێڵ بووە پیشە، یعنی بووە پیشەی ئەوەی ئەبێ غەش بکەی فێڵ بکەیم جا پارە پەیدا بکەی. پێغەمبەریانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئیلا ئەو کاتە چی دەبێ؟ ئیلا ئەو کاتە ژیانیان ناخۆش دەبێ، دەسەڵاتدارێک دێتە سەریان ستەمکارە، زوڵم و ستەمێکی یەکجا زۆریان لێ دەکا. بە قوربانی دنیا ڕەسوول الله، بە قوربانی دنیا ڕەسوول الله، لە زمانی تۆدا ئیش نەبووە. ئەمانەی تۆ دەڵێی لە زمانی تۆدا نەبووە، بەڵام ئێمە ئێستا هەمووی دەبینین بە چاوی خۆمان. پێش 1400 ساڵ پێش ئێستا قسەیەک بگا ئێستا و هەتا دەڕوات لە ژیانی من و تۆدا دەیبینینەوە. ئەفەرمەیەکێ لەوانە هەرچی کاتێ بازار، ئێستا تۆ بڕۆی بە حەڵاڵی لە بازار ڕائیشکە زۆر جار، ئیلا من ڕەحیمە ڕەبی، ئیلا خوا لە چارەیەکێ نووسیەتی بە پارەی حەڵاڵ دەوڵەمەند بێ. بڕۆ لە بازاڕەکانە بڵێ کازانی حرام چییە حەڵاڵ، زۆرینەی خەڵکی ئاگای لە حرام و حەڵاڵ نییە، گرنگەوەی پارەی دەستکەوی، گرنگەوەی دەوڵەمەند بێ، گرنگەوەیە بوێتی. ئەمە لایە ئەساسە. ئەساس ئەوە نییە ئایا ئەوەی کە دێت حرامەیە حەڵاڵە، چونکە لە قیامەتە لی دەبرسن دوو پرسیار، لەکوێ هێنات و لەکوێ سەرفت کرد. ئەمە کاتێ ڕاوەستی لە قەبرەکەت دەرەچی پات زەوی ناگرێ ئاوا هەمووی ئەلەرزی ڕات دەگرن پرسیاری لێ دەکەن لەکوێ هێنات و لەکوێ سەرفت کرد. ئەبێت جواب هەڵگری بۆ ئەو ڕۆژە ئەو تەنگانە. سێمیانە فەرمێ لەم یەنمەعوا زەکاتهم یان زەکات، هەرچی کاتێ زەکاتیان نەدا ئەوە چاک بزانن ئیلا خواگیان زەکات نەما، بەزەیی نەما. ئێمە لەم ماوایە چوین چەند ڕۆژێ من لە خزمەتی ئەو برایە لە بووین بۆ خزمەتی ئەم شارە، ئەچوومانە هەرچی کۆمپانیایەک جلوبەری منیانە دیوایان زانی ئەچوین بۆ سوالکەری. سبحان الله. ئەمەنە خەڵک چۆ بۆ لای کۆمپانیەکان ئەدبینن ئەڵێ ئیشما پێت ئەڵێ بەداخەوە بەخوا ناتوانم بتبینم. کاکە هاتوین ئەی چیتانەوێ؟ پارەتانەوێ؟ یەکسەر واڵێ پارەتانەوێ؟ نەکاکە پارەمان ناوێ، ئێمە نەفسمانەوە نزم نییە بین بۆ پارە تەنازولکەین. ئەو پارە باشە خوابیدا، ئەو پارە باش نییە حرام بێ، بەشی پوشێکی خواگیان ناکە، بەشی بوومەلەرزەیە ناکە هەمە موڵکی دنیاین تۆ بێ. نەخێر، ئێمە نەهاتوین بۆ سوالکردن، ئێمە نەهاتوین، هاتوین بۆ شارە داماوە کە کەس لاینی ناکاتەوە. هەتا ئێستا قەڕنێکە ئازیزانی خۆشەویستان، ئەم شارەی یەک قەڕنە دامەزراوە سێ خزمەت گوزاریەکانی کە ماشا ئەڵڵا. ئەمەنەی پێوەیە ببینە، نازانین ڕوو بەو لا بکەین ئەڵێ عایدە ئێمە و ڕۆژ بەی لاکەین ئەڵێ جارێ مایەتی عاید ئێمە نییە، وازانێ ئەم خەڵکە گەری هەمووی بمری ئەم جا عایدیەوانە قەورسانەکان تاپۆ بکەن تیایدا. ئەبێ ئەو خەڵکە ڕەش و ڕوتە ڕووگە لە کوێ بکە، خەڵکەیە پارەی خۆیەتی ئەوێتی ئیشکە سێرەکە ڕێگای نادەن، ئیلا بێ شەریکە کاتەوە، ئیلا بێ لێی بخوا. بەچی حەقی ئەمە؟ بەچی مافێ تۆ لێی بخۆی؟ ئەو پارەی خۆیەتی حەزەکە ئیشێکە پرۆژەیە بێنێ شتێ بێنێ بۆ دەبیتە ڕێگا. وەڵڵاه گونەحباری لە دیوانی خوادا. بۆی کۆمەڵێ خەڵک گەنج و لاو ئەو گەنج و لاوانە ببینە شارەکەی ئێمە ببینە. ئێمە لێ وتمان شارێکە ماتۆڕی زۆر بێ شارەکەی ئێمەیە. بۆچی زۆرە ماتۆڕ ئازیزان و باوکان و دایکان؟ چونکە لەبەر ئیش نییە، کاسبی نییە. شارەکەی ئێمە بۆ چایخانەی زۆرە؟ لەبەری کاسبی نییە، ئەتاڵ و بەتاڵی زۆرە. پێشیناوتیان هەرچی شارێک ئەگە بینی چایخانەی زۆر بوو، شوێنەکان پڕ بوون، ئەوە بزانە ئەو شارەکە چییە؟ ئەو شارە کار و ئیش و کاسبی تیا کەمە. ئەمە ئینسان ئیماندارە بێ بزانێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یەکێتر لەوانە ئەگەر ئەفەرمێ ئەگەر حەیوانات نەبوایە باران ناباری. ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم سێهەمیان ئەفەرمێ ئەگەر وابن ئەوە خوای گەورە یەکێک دەنێرێ بۆیان ڕەحمیان پێ ناکا، ڕەحمیان پێ ناکا، هەر چۆن بن ڕەحم نییە لە دڵیا و ڕەحمیان لەگەڵان ناکا. پێغەمبەری خوا فەرمێ پێنجەمیانش ئەوەیە ئەوانە لەو زەمانەدا ئەوەی خوا و پێغەمبەر ئەڵێ ئەوان جێبەجێ ناکەن. قەزدی دەسەڵاتداران
ئەوەی خوای گەورە پێی خۆش بێ ئەو حەزی لێ ناکە نایکا، ئەوەی کە خراپە و خراپەکاری بێ ئەوە دەکا. ئەم پێنج خاڵە پێغەمبەری خوا فەرمێ ئیلا ئەوەیە کە وای لێ دێ ئیلا ما ئەنزەل الله ئیلا جعل الله بەئسەهم بەینەهم. چی دەبێ دوایەمە؟ ناکۆکی لە بینی یەکدا، یەکتری دەخۆن هەتا تەواو دەبن، هەتا لە ناو دەچن. تخواوانیە ئیسا عەزیزان، ئێستا نەگەیمانەتە مەرحەلەی پێنجەم، ئێستا خەریق یەکتری خواردنین، وریابین نەگەڕێینەوە بەخوا هەمومان لە ناو دەچین، لە حکوومەتەوە تا خوارەوە هەمومان وەکێک، چونکە 1001 خراپە بکە کەس ناڵێ لێ نایە، کەسیش ناڵێ، هیچ ناڵێ. خراپەکاری هەتا 7 تەبەقەی ئاسمان بڕوا ببینە و خراپە و خراکاری زۆر کەم دەینە جواو، بەڵام سێرەکەی لە چاکەدا کەمترین. ئەبێ وریابین مسڵمانە خۆشەویستەکان، داواکارم بە پەروەردگار خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقیبەت خێرمان کە، ژیانمان خۆش کە. یا ڕەبی خوایە بگەڕێینەوە بەلای تۆ، تەوبە دەکەین و دەگەڕێینەوە، پەشیمان دەبینەوە لە گوناح و لە تاوان. یا ڕەبی خوایە ئێمەی بەندە و عەبدی تۆ خوایە ئەپاڕێینەوە لێت، لە گوناحەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە گوناحەکانمان لێ خۆش بی. یا الله